کتێبی هەموو شتێک بەرد بوو. دیارام کتێبە لەلایەن زۆر بەڕێز نووسەر مامۆستا سەلام قەزازەوە نووسراوە و پێداچوونەوەشی لەلایەن بەڕێز مامۆستا کامەران سوبحانەوە بۆ کراوە و لە مەراسیمێکی تایبەتە گفتوگۆی لەسەر کراوە، هەروەها کتێبەکەش ناسێنرا. زۆر بەڕێز مامۆستا سەلام قەزاز ئەمێوارەیە میوانی کورسات مەگەزینەوە گفتوگۆکەین لەسەر کتێبەکە و ئەزمموی بەڕێزیان مامۆستاگیان زۆر بەخێر بێسلااو لەبێ. سوپاس بۆ تۆ. شاعرێکی دیاریت و دەستپێکی تۆ بە شعر بووە بە دوو زمانی دیار، هەم کوردی هەم عەرەبی. چۆن بۆ ئەم جارە لە ژانرێکی جیاوازی ئەدەبیاتە نووسیت یاخود بڵێم بیرۆکەی بۆچی گەڕایەوە؟ ئەوە دەمێکە لە دڵمان ماوەتەوە نووسینی ئەو کتێبە لە ساڵی ئەنفالەکانەوە سەرچاوی گرتووە. بەڕاستی شتەکە ئەو گەوری ئەومە دوور و درێژە لە چوارچەوەی شعرا جێ نابێتەوانێ. لەبەرەوە کردومانە بە هەندێک چیرۆک تقریباً 30 چیرۆکە لە کتێبەکە کە لە زمانی چەوێکەوە قساکەی. باشە، هەموو کات کە ئێمەی خوێنەر ئەچینە نێو کتێبخانەکانەوە یەکەم شت کە سەرنجمان ڕاکێشێ ناو نیشانەکانە، چکە ئێمە نازانی لە نێو کتێبەکە چی هەیە و چی نووسراوە. باشە، لێرە سەرنجی من وشەی بەردە. لێرە بەردەکە پێگەی چییە؟ پێناسەی چییە لە نێو کتێبەکەمە؟ من هەندێک چیرۆکە لە زمانی چەوەی ژەڕبەوە، ئەو چەوانەی کاژنە سەقفی ماڵانەوە، هەر چەوە لە سەقفی شوێنێکا بێ، لە مزگەوتێکا، لە زیندانێکا، لە ماڵێکە، چەویش ئەسڵەکەی هەر بەردە. قسەیەکی خۆشمانە هەیە ئەڵێ بەردیش هاتە قسە. ڕاستە. قسەیەکیش هەیە ئەڵێ هەموو شتێبوو بە بەر تەنانە دڵیش. لە موعاناتەکەەوە هاتوو کە ئیسان وای لێە بەردیژێتە قسە. بەردە و قسەکە کەوایە ئەم کتێبە چیرۆکەکانی ڕاستەقینەن. باسی کارەساتی ئەنفالت کرد. چیرۆکەکان ڕاستەقینەن، واتە کەسێک بۆ تۆی گێڕاوەتەوە یاخود چیرۆکی چەند کەسێکن کە ڕزگار بووی ئەنفالن، یاخود ئەمانە کۆمەڵێک چیرۆکن تۆ خۆت لە بیر و هزری خۆتە دروستت کردوون و لەژێر ئەم ناو نیشانەیە بڵاوت کردوونەتەوە. ئەتوانم بڵم لە ١٠٠ چیرۆکەکان ئەسڵی حەقیقەتە، ڕووی داوە، بەڵە ڕاستەقینەیە. لە زۆریا خۆم بەشدار بووم. مەسەن ئەو سجنەی کە منی تیابوو لەو سجنە چی ڕوویاوە ئەو چەوە جێڕاوێتەوە، حەقیقەتە، حتا ناوەکانیش حەقیقیە، ناوی حرەسی سجنەکە و چیرۆکیکەی تایە مەسەن کە باسی سەبیحا کا کچێکی خەڵکی مێرگەپان و قاچی ئەپەڕێ بە ئەلخام، ئەو خۆم چوون خوێنم ماوەتێ و لەبەرەوە زۆربەی زۆری یانە ڕەنگە بڵم لە ١٠٠ حەقیقەتە. چاوەکە ڕۆڵی کێ ئەگەڕێ مامۆستا لە گێڕانەوەیە؟ خۆ دەزانی چەو بە ڕووباری سیروان و ڕووبارەکانی ترایەنە خوارەوە لە کوێستان تا گەنە ناوچەی کەلار و کوفری و منتیقانەی تر. لەوێ ئەم چاوانە کۆگرێنەوە ئەخرێنە گەڵابە و ئەیان بن و لەگەڵ کۆنکرێت و لەمانتێقراویانەکەن و لە بینی شیشادایانێنەوە خێنە سەقفێکەوە هەموو عمری سجنە بێ. ئەمە ئەنفالێکە بۆ خۆی. ئەنفالەکانی شەروا بوون، لە شوێنی خۆیان هەڵیان کەنن، هێنایەن پەرش و بڵاویان پێکردن، سواری لۆریان کرد، هەروەکو چەو سواری لۆری کرد. ئەو نەتیجێ بوو کە بینیمان هەمویان شەید کران و کوژران. بەداخەوە. باشە، ئەگەر باسێک لە ناوڕۆکی کتێبەکە بکەم، ئەبینم کە جگە لە گێڕانەوە لە کتێبەکە ئێمە شعریشە بینین. ئەم تێکەڵکشانە پێکەوە هەم گێڕانەوە و هەم شعریش چۆنەوە تا هەر شعرێک گزارش دەکات لە ئەو نووسینەی تۆ کە لە پێشراوەتە چیرۆکەکی گێڕاوتەوە یاخود شعرەکە بەس ئەیوانەکەیم پێ بڵێ بفرم. لێرە گەلە گورگە. بەڵێ گەلە گورگ. بڵێ ئەو شعرانە یعنی زۆر زۆر ئەگونجا لەگەڵ ئەو قسانەی کە منایکەم. باسی گەلە گورگەکەکەی ئەڵێ مەجموعەیە گەلە گورگ هاتن و کەرێکی تۆپیویان بینی و خواردیان و دوای ڕشانەوەی ئەو گورگانە بوو بە سنووری کوردستانی جاکردەوە. ئەجا ئەو سنوورەش هەندێک کەس هاتن دیفاعیان لێ کردو، لەگەڵ دوژمنانان ڕێکەوتن، تەشبیهمان کردوون بە قەلە ڕەش و بایە قوش و ئەو شتانە. و ئەو سنوورەیە کە ئێستا هەیە کە بە ڕشانەوەی گورگ دروست بووە. باشە، مامۆستا تەنها چەو بەردەکان ئەیانتوانی کە چیرۆکەکانی تۆ بگێڕنەوە، یاخود ئەگەر بڵێم لە چیەوە سەری هەڵا کە
بەردێک ببێتە پاڵەوانی چیرۆکەکانی تۆ هەموو چیرۆکەکانی ژیانی تۆ بگێڕێتەوە. بعضی جارڵێ لە شتێکم نە عاجزم دڵم بۆ بەبەرد بعضی جارڵێ وەزعەکە ئەمگە خراپە بەردی شاتە قسە لەوانەوە هاتووە ئێمە زۆرمانوت فایدەی نەبوو زۆر قسەمان کرد ئەم سالی ئێمە هەزارە هاکە زۆر قسەمان کرد فایدەی نەبوو گەیشتنە ئەو نقطەی بەردی شاتە قسە داری شاتە قسە ڕووباری شاتە قسە تافگە شاتە قسە من نووسیمە حتا تافگەیەک کە لێم پرسی تۆ چیت وتی من چۆمێکی جوان بووم لەسەر شاخێک ڕیان لێگرت بووم لە تاوە ئینتیحارم کردبووم بە تافگە ئەسڵی تافگەکە چەمە ئینتیحارەکە لە دڵتەقینە دڵی دەتەقێ بەردیژێتە قسە بەجار بەردەکە شەقە با لە داخە ئەگەرتیەگەی ئەوە مۆزوعەکەی بێگومان ڕاستە نامۆمسەگەم بەباشی تێکم بەڵامەوێت تاوی ئەو بێگومان ڕاستە بێکە تاوی زانیاریان لەسەر کتێبەکە پێشێ بخێنەوە بینێ چونکە هەر خۆی ناونیشانەکە خۆی سەرنجڕاکێشەوە لە بینەرەکات کە بیخ بێنێتەوە پرسیار بکە بێگومان باشە مۆمسا ئەم گێڕانەوانە وەکو خۆت ئاماژەت پێکرد بە شیعر نەئەکران باشە چیرۆکەکان هیچ ساڵی چەنن واتە تێکەڵە هیچ تەمەنێکی کاتی تەمەنی ئێمە ئایلی پێشمەرگە بن من برای سەلا چاوشێنم پێشمەرگەیەکی کۆنا ئەوسا ئەو ئایلەکانی پێشمەرگەکانیان هەموو ئەگەرت و ڕەوانی جنوبیانە کرد ئەتر زۆر بووین مەسەر من یەکێک بلەوانەی کە گیرام دایکم یەکێک بلەوانەی کە گیرە ئەو وەختە منیان نار بۆ شوێنێک خوار ناسرێ سوقشیوخێ خوار سوقشیوخ منتەقەیەکەی پیاڵێن ئەکێکە من لەوێ سجر بووم ساڵی هەفتا مناڵ بووم تەلەبەیەکی کولیە بوو بە وەختە ئەو شتانی کە بینیم کە ئینعیکاسی دڕندەی و یاخود حیاتی ئیجتیماعی عەرەبی ئەو منتەقەیە و چییە و چی ڕوونایە ئەوەی کە بینیم چەوەکە جێڕاوێتەوە کە خەڵکیان کوشتۆ قاتیلان هێناوە بۆ سزن و باوک کچی خۆی سەربڕیوە و ئالە شتانە مەیتەکانمانە بینی ئەو چەوە هاتووە ئەو شتانی جێڕاوەتەوە کەواتە مۆمسە سەلام گێڕانەوەی ئەم بابەتە یاخود بڵێم ئەم چیرۆکە ڕاستەقینانە تا چەند گرنگن لە نێو کتێبخانەی کوردیە واتە بەشێک لە نووسەران هەندێک بابەتی واقعی بە ڕۆمان ئەگەرنەوە هەندێکیان بڵین بە چیرۆکێک لەوانەیە خودت بڵێم بە بابەتێکی جیاواز بە شیعرێک و کوتۆ ئاماژەت پێکرد بەڵام ئەم جۆرە گێڕانەوانش تا چەند گرنگن بۆ نێو کتێبخانەی کوردی و بۆ خوێنەر لەڕووی ئەدەبیەوە بەستم بەڕاستی خوێنەری کتێب زۆر زۆر کەم بۆ ئێستا و ئەوە داخێکی گەورەیە و تەوسیقی زۆر شت نەماوە هەرچێک ڕوویە کە سەرجێشی پێنایەوە خۆی ئەڕات و کەسش ناینووسێتەوە تەوسیقکردنی هەندێشت زۆر زۆر مهمە بۆ تاریخ سبەینی ئێمە نامێنین کتێبەکە ئەمێنێ ئەوە زۆر زۆر مهمە کە ئەبێ بنووسرێتەوە کە ئەبێ تەوسیق بکرێت ئەتر ئەگەر تۆ بتوانانی ڕێی من وایە شتەکان زۆر بە سادەی شتەقتیمی خەڵکەکە نەکە هیچی لاگ نەبێ پێوەی وا لەو کەسە بکەی کە ئەی خوێنێتەوە خۆشی تەفاعل کا لەگەڵ ئەو نووسینانەی کە هەیە وەکو جەنابێت ئێستا زۆر سوالەکەی ئەوە بۆوە ئەوە بۆوە ئەوە بۆوە کەواتە تۆ نەهاتیتە سەر کتێبێکی ئەتیادی من باسی جادەی سالمە بۆ بکەم و جادێ بۆ بخوێنی تۆتەوە وا لە تۆوە کا تێکەڵبی لەگەڵ ئەو مۆزوعە لەگەڵ ڕووداوەکان وەختی خۆی فەیلسوفێکی یۆنانی هەبوو شتی زۆر زۆر بە قورسیە نووسی کە پیان و تۆ ئەم شتانە نووسی خۆشەعیب تێی ناگا وتی من بۆ یەکێکی ئەنووسم کە بێوێ لەمە تێبگە ئەبێ بچێت چەند شتێکی کە بخوێنێتەوە بۆی فێری خوێنەوە بە من تەرجیعەکەم تا نەچێ دە کتێبی کە بخوێنێتەوە نێم کتێبی من بخوێنێتەوە بۆی تەرجیعی خوێندنەوە بێت ئەوە مستەوایان نییە بەڵام ئەمەش هەر بڵێن بۆ چوونێکە کە ئەبێ ئیسان تەفاعل کا لەگەڵ کتێبەکە گێڕانەوەکە چۆنە مامۆستا زمانێکی سادەیە یاخود زمانێکی ئەدەبیە ئەگەر من بخوێنمەوە یەکسەر تێگەم یاخود هەندێک وشەی تایە بە دوایە بگەڕێن زۆر 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 سادەی و تو ئێستا چۆن قسەکەین ئاوا هەیە بەڵام مەسەن کە ئەڵێم لە سژنی ئەکێکە ئەوانە ڕەنگەمەیکیش کە حەسب کا بزانێ ئەکێکە خوارد و قشیوق لە خەریتا لە کوایە دەرجە حرارەتی چووەنە لە سستانە ئەو سەحرایە چەند سار دەبێت ڕەنگە بەعزە کەس ئەو خولیانی ئێستا گەرە و کاتە زمانی ئێوە بواە گەنجی ئێوە بواە لەوانێت بە چەندین کتێب بگەڕانایە بەس ئێستا
ئینتەرنێت و ئەوانەش هەیە زۆر بە ئاسانی توانین کە هەموو زانیاریانە بەردەست بێ بزان مەستا و بابەتانەش ئاسانترە مامۆستا بۆ ئەمنەوەی ئێستا ڕاستە فەرمووی بەڵام یەکەم کتێب و گرتنی وەرەقا هەرەوە نیە چاوە دەیخوێنێتەوە کە تۆ کتێبەکەیەک ڕەنگە پەنجەکانی شتەکان بخوێنێتەوە نەکرد چاوت ئینتەرنێت وەکو ئاوێنەیە کە سەیری ئەەکەیت و بعد بەستم بۆ بەشێک لە وشانی کە تۆ ئێستا ئاماژت پێکردن کاگر گەنجێک بە دوای بکەرێت تۆلانێ ئاسانتر بێت بەڵێ ئەبێ ئاسانتر بێ بەڵام خۆی خۆشە ئەو شتانە لە کتێب و مەکتەبی خۆت هەبێ خۆت ساحێبی بی خۆت نووسی بێتێکی خۆت بێ یعنی من حەزەکەم مەسەرەن مامۆستایەکی جامیعە دەوری هەبێ کتێب بنووسە مەسەن لەسەر اقتصادی سلێمانی ئەبێ جامیعەکان داخڵی ئەو مۆزوع زۆر ڕاستە بەو هیوایم کە ئەم کتێبە ئەگەر بەشێک لە ژیانی مامۆستا سەلام قەزاز بێ و نووسی بێتەوە بەشێک لە نووسەرانی تریش بتوانن ئەگەر بابەتێک یاخود بەشێک لە قۆناغەکانی ژیان قورسایەکی تیابێ و کە هەمیشە لە بیر و هزریانە بێ بتوان بە شێوەیەکی کە ئەدەبی ئەگەر بێکمان توانای نووسینیان هەبێ بتوانن کە بەم شێوەیە کتێبێکیان هەبێ مامۆستا پێم خۆشە بالموناسەبە عەفو قسەکە و پێبڕم ئەو کتێبە ئایدیاکە هی منە ئەفکارەکان هی منە من لە ناو مۆزوعەکانە ئەمانم جێڕاوەتەوانێ بۆ کاکامەران سوبحان لەگەڵ ما دانیشتووە ئەو ئەمانەی بە شێوەیەکی ئەدەبی نووسیوەتەوە یعنی وەکو نووسین من نەمنووسیوە ئیسانە بێ حقایق بکەمەران نووسیوێت بێگومان زۆرێک لە ئەو کەسانی کە خوێنەرن لەوانەیە پرسیاری ئەو بکەن کە ئەم کتێبە دوو نووسەری هەیە بەڵام وەکو مامۆستا سەلام ئاماژەی پێکرد ئەم کتێبە بیرۆکەکەی واتە ڕووداوەکانی ژیانی مامۆستا سەلام قەزازە بەڵام لەلایەن نووسەری زۆر دیار و هەروەها یەکێک لە نووسەرانی کە بێگومان خاوەنی چەندین کتێب و چەندین بابەتی ناوازێنێ و ئەدەبیاتە مامۆستا کامەران سوبحانە لێرەوە ئێمە سڵاو ڕێزمان بۆ هەیە و بۆ هیواین کە بەردەوام بێ مامۆستا گەمبا بێمە لای ئەم دوو کتێبەی بەڕێزت کە هەر یەکەیان بە بڵین ئەمان بە کوردیە ساتەکانی مەزبوون کونی تەبیبەتی ئەمەیان بە زمانی عەرەبی دیارە لەم کتێبانە بەشێکی زۆریان کراون بە گۆرانی لەلایەن بەشێک لە هونەرمەندانی دیارەوە یەکەم شاعری ساڵی چەند نووسی با بگەڕێنمەوە بۆ کاتە و بزانم بۆ کێ نووسی یەکەم من ئەوە فەکردم جارێ هەمووی ئەترافێ بۆ تۆ بکەم داوە لەسەر مێزی ئاعترافی هەموو شتێ بۆ تۆ بکەم دووهەم بڕوا بکە من فکرم نییە یەکەم شعرم کەی نووسیوە ڕەنگە خەیاڵات و شتووە لە هەشتا سێکانە لە هەشتا و چوارە هەندێک شتی مفتەتەفاتم نووسی بێ بەس ئەوەی کە توانیم بە تەواوەتی بڵێم ئەمە شیعرە ئەمەوە ڕەنگە لە دوای 2004 لە دوای 2002 ئەوانەوە توانیم بنووسم وە بە عەرەبیەکەشم وا نووسیومە کە خەڵکی عەرەب معجبێتی و گۆرانی بێژی وەکو مادە حەناوی و لەتیفە تونسی و ئەوانە گۆرانیان وتووە بالمناسبە شعرەکەی لەتیفە تونسی ئەڵێ سەوفە ئەڕحەڵ یعنی سەفەرەکەم هەندێک کەس وای تێگامە بۆ کچێک نووسراوە ئەو کچە دوورەکەوێتەوە لێتەوەنە بەس ئەسڵی مۆزوع وان نییە بۆ ئەو عائیلە مەسیحیانە حتا مادە حەناوی خۆشی نازانێت ئەسڵی مۆزوعەکە چییە هەندێک عائیلەی مەسیحی لە بەغا کە حکم تێک چوو ئەم جەماعەتێک کە ئێستا بڵێن شتیان بەدەستە لە هەردوو لە عەزێتی مەسیحەکانیانەیە تەقیان لێکردن قومبەلایان هەیە هەڵیانە ماڵەکانەوە ئەو مەسیحان و کریستیانە فەقیرانە بەغایان بەجێهێش لە ترسە ئەوە بوو ئەوان نووسراوە ئەڵێ سەوفە ئەرحەل مع الإعصار وأجعل المطر معطفي وحقيبتي بحر من ذكريات وعيناك قبلتي ئەو خەڵکە باسی بەغاکەن کە سۆڕیەکەن باشە ئەو شعرانی کە نووسیوتن لە کتێبی ساتەکانی مەزبوونم دیارە چاپەکەی زۆر جوانە مامۆستا نامیلکەیەکی زۆر تایبەتە لە ساڵانی زوو لە نێو کتێبخانەکانە بەم شێوەیە بڵین چاپێکی لەم شێوەم بینیوە ئێستا کتێبەکان کەمتر بەم شێوەیە چاپەکرێن چۆن کۆنتاکتە دروست کردووە لەگەڵ بەشێک لە هونەرمەندانی گۆرانی بێژی کووردا واتمە بەس منەوەی ئەو شارانی کە نووسیوتن پێشنیار کراون یاخو شارەکانیان خوێندۆتەوە و توانە مامۆستا سەلاممانەوەم شارە بکەین بە گۆرانی و ئاوازەکەی بەم شێوەی واتە ڕاوبۆچوون هەبووە لە نێوانتانە بەخوا ئەوە جاران وابوو مەسەن گۆرانی عەرەبی ئەگەر شاعرە شتێکی بنووسایە گۆرانی بێژەکە پشی بووە کرد و ڕەنگە داوەتی بکردا ڕەنگە تۆزە پارەشی باە بەش و شعرەکەی ئەو ئەم ڕازی بێ ئەو بیکە بە گۆرانی سا شتەکان قڵب بۆتەوە
وانە ئێستا ڕەنگە بەعزێ جار تۆ بە گۆرانی بێژێک بڵێ من پێم وایە دەنگی تۆ بۆ ئەو شعرا ئەڵێ چەندم پارەیتە شتەکان تۆسێ گۆڕاوە لەگەڵ ئەوەشا با باسی مەسائیلی مالی نەکەین ئەو کەسانی کە شعرەکانیان و تۆ بەڕاستی دەنگیان خۆش بۆ قابلی ئەوە بوون کە ئەو شعرانی من بڵێ مەسەرەن لە کوردەکانە کەمال محەممەد دەنگی خۆشە وانە ڕاستە بێگومان محموود عەبدوڵڵا دەنگی خۆشە ئەوانە دەنگیان خۆشەوە گۆرانەکانیشان وتووە وەنەوە هەندێک شعری ترم دەستنیشان کردووە کە بە دەنگی هەندێک کەس بوترێ بۆ مەقام من زۆر شعرم بۆ سلێمانی نووسیوە چونکە بەڕاستی سلێمانی وای لێ هاتووە خەریکە کەساسە بێ خەریکە زەلیلە بێ سلێمانی هەندێک شعرم بۆ سلێمانی نووسیوە کە من هەموو جارەی خوێنمانێ خۆم کۆڵانەکانی ماڵی باوکم و ئەوانە فکرەکەوێتەوە دڵم بڕە بێ ئەمێ ئەوانە بکەم بە گۆرانی ئێستا ئەوانە بکرێن بە گۆرانی بە هیوای بەردەوامیت مامۆساگیان چیتر هەیە لە ئایندەیە بڵاو بکرێتەوە و پێشکەش بە کتێبخانەی کوردی بکرە با لەرەوە سەرەدایە بن بە بینەرەکان بۆ خوا کچی گەورە من ئێستا هیچم لە خەیاڵانیە نازانم شعریش نییە هیچ ئێستا هەند بەڵێ دوای ئەو هینەم دوای ئەو کتێبە ڕەنگە بڵم دە شعرێکی کەم نووسیوە تەبەن دوای ئەوە بۆ یەکێک لەو شعرانە دارنامەیە باسی دارە کە ژیانی دار ئەم دارە چی کردووە بۆ کورد بۆ سلەیمانی چی کردووە بۆ شۆڕشی نوێ یەکێتی چی کردووە ئەم دارە باسی ئەوەکە باسی ئەوەکە کە ئەم دارە وەختی خۆی دارا دووداری دی ئەو دارە بووە یەکەم بەیانی یەکێتی نیشتیمانی بە قەڵەم نووسراوە هەر ئەو بووە هەر ئەو دارە بووە لە نەورۆزا کە پیرەمێرد نەورۆزی کردووە لە باتی مەڕوو بکرێن بە قوربانی ئەم دارانە بوون بە قوربانی و سووتێنراون لە قەندیدش بوو ئەوەی پێشمەرگەکان نەسووتێن نەتەزن دارخۆی کردووە بە قوربانیان ئەم شعرانەکەی بڵاو بنەوە ئەم شعرانە ئێستا هەمە ئەمەوێت تۆ زیاتر بێت تا بتوانم بکەم بە چونکە تۆ ناتوانانی دەشعکەی بە دیوانە شعرەکان کاتە هەستەکە مامۆستا زۆرینیان پەیوەندێکی زۆر باشیان لەگەڵ بەشێک لە سروشتا هەیە یاخود نووسینەکان هەمووی بە هەمان شێون بەخوا من کەرتێک کەژی لێمەوە ئەڵێ ئەوەمانوت کە گوێ لێ نەگرتین داریش هاتە قسە بەردیش هاتە قسە هەمووی هاتە قسە تافگەش هاتە قسە بە هیوای بەردەوامیت بۆ هیوایم قەڵەمەکەت هەمیشە لە نووسینی جوان نابێت بۆ نێو کتێبخانەی کوردی مامۆستاگیان خۆشحاڵ بووین لەم بەشێک پرۆگرام لەگەڵمان بوویت زۆر سوپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێی سوپاس بۆ مامۆستا سەلام قەزاز موسەر کە ئەم ئێوارەیە لە کورسات مەگازین میوان